وەکو حزب وەکو لایەنی سیاسی هێزی چەکداری خۆی هەبێتن ئێمە دەمێکە داوامان کردووە کە هێزە چەکدارەکان یەک بخرێن و ئەو هێزەی کە چووەش بۆ زیینوەرتە پێم وایە لەسەر بڕیاری وەزیری پێشمەرگە چووە و هێزێکی هاوبەش بووە هەردوو لایەنی تێدایە یەکێتی و پارتی کە چوینە بۆ دەرێ و ئەلبەتە لەوێ سۆشیال میدیا و هەردوو میدیاکان پێم وایە شتەکان زیاتر لە حەزمی خۆی قەبقەبە کرد و بەداخەوە برادرانی لە قەندیل کە برادرانی پارتی کرێکارانی کوردستان گەریلاکان کە لەوێ تەوازودیان هەیە ئەوانیش هەستیان بە ناڕەحەتیە کرد من پێم وایە زیاتر هەڵە تێگەیشتن هەبوو لە نێوان لایەنەکان کە ئەوە بۆ مەبەستی تێکی تر بەڵام حکوومەتی هەرێم ڕایگەیان گوتی ئەو هێزەی کە چوو بۆ زیینوەرتێ بۆ ئەوەیە سنوورێک دامرێ لە هاتوچۆی نێوان با بڵێن دوو پارێزگای سلێمانی و ئێستا لە نێوان پارێزگاکان تەبەر هاتوچۆ نییە بە هۆی کۆڕۆناوە ئەو شتانەوە ئیتر ئێوە نازانن چی شتی دیکە لە پشتپەردەیە بۆ ئەو مەسائلانە ئەوە بەڵێم لە معلوماتی ئێمەدا نییە وەکو یەشێتی پەرلەمانتاران وەکو خۆم شەخسی بەڵام ئەوەی زانیمان بەڕاستی ئەو گرژیانە کە دروست بووینە زیاتر لەنێو لایەنەکاندا بە هەڵە تێگەیشتن و دەکتێنەگەیشتن بووە بەداخەوە لایەنەکان ئێمە ئومێدمان ئەوە بوو لایەنەکان ناوە کۆبوونەوەیان پێکەوە کردبایە بۆ ئەوەی ئاگاداربانە لە وەزعی سیاسی و وەزعی ئەمنی و وەزعی ئەسکەری لەگەڵ یەکتری بەڵام بەداخەوە ئەوە ئەنجام نادرێت لە ناو کورد هەتا ئێستاش ئەنجام نەدراوە بۆیە من پێم وایە ئێستا وەزعەکە ئەو گرژیانە تۆزێک خاوبووتەوە وەزعەکە دوای ئەوەی کە دژمنانی با بڵێن گەلەکەمان دژمنانی کورد و کوردستان هەلیان لەو دەرفەتیان وەرگرت لەو گرژە و لەو ئاڵۆزیەکە لە نێوان لایەنەکاندا هەیە و بە دەرفەتیان زانی و بە بۆمباردمانکردنی بارەگاکانی گەریلا کە بەداخەوە بووی شەهیدبوونی چەند گەریلایەک کە لێرەدا سەرخۆشی لە کەسوکاری دەکەین و هیوادارین ئەو مەسائلانە دووبارە لەبێتەوە و گەریلا دەبێ کە تەوازودیان هەیە لە قەندیل دەبێ زیاتر خۆیان تووشی خۆیان کەشف نەکەن خۆیان تووشی ئەو چێژە و ژیر و گرفتارێک کە هەیە لە هەرێمی کوردستان خۆیان مەسەلەکە بۆ ئەوی مەسەلەکان ئاڵوسەر نەبێ و ناحەزان و دوژمنانشمان دەرفەت لەو وەزع نەبینن ئەمن پێم وایە داگیرکەرانی کوردستان ئەوانەی کە دژایەتی گەرەکەمان دەکەن بە هەموو شێوەیەک و بە هەموو شێوازێک هەوڵ دەدەن کەلێک لە ناکۆچەکانی نێوان لایەنە سیاسەکانی کورد وەرگرن و وەزعەکە گرژی بخنە ناو هەرێمی کوردستان و هەروەها بە تایبەتی ئەو تەجروبەیە کە ئێستا هەیتمان لە هەرێمی کوردستان تەجروبەیەکی دەستوریە یاساییە و بۆ گەلی کوردستان بۆ ئەوەی ئێمە نەتوانین کەڵێک لەو بارودۆخە لەو وەزع وەربگرین ئەوانیش دەرفەت دەینن کەلێک لەو گرژیانی نێوانمان وەردەگرن و لەوانەیە دەستشیان هەبیتن لە دروستبوونی ئەو گرژی و ئاڵۆزی کە هەیە ئێمە وەکو یەکێتی پەرلەمانتارانی کوردستان لە کۆبوونەوەی ئەو ڕۆژماندا ئێمە داوامان لە هەموو لایەنەکان سیاسەکان کردێک کە تەسعیدی ئەلامی ڕاگرن لە ڕووی ئەلامەوە هێرش نەکەدە سەر یەکتری و ئەو بارگرژی کە هەیە هێوەرکرێتەوە و لە هەمان کاتدا ئەگەر لایەنەکان خوانە خواستە وەزە بە ئاراستەیەکدا بچێتن کە لایەنەکان لەگەڵ یەکتری ناکۆک بن ئێمە ئامادەین داوامان لێ بکرێتن ئێمە ناوبجوانی وەکو ناوبژوان ئامادەین سەردانی هەموو لایەنەکان بکەین بۆ ئەوی بتوانین سنوورێک بۆ ئەو گرژیانە بۆ ئەو ناکۆشیانە دابنێت کە هەیە